باز لە ڕێژە و ژمارەی دانیشتوانەکەین لە جیهاندا کە بە ڕێژەیەکی بەرچاو ڕوو لە زیادبوونەکات و ساڵانە 8 ملیۆن کەس لە جیهاندا ڕێژەکەی زیاد دەکات لە دوای ساڵی 1970ەوەی هەموو 11 تەمووزێک دیاریکراوە بە ڕۆژی جیهانی ژمارەی دانیشتوان کە لە ئێستادا ڕێژەی دانیشتوان لە جیهاندا 8 ملیار کەسی تێپەڕاندووە و وا پێشبینیەکرێت بۆ ساڵی 2050 10 ملیار کەس تێپەڕێنێت کە ڕێژەکان بەردەوام لە بەرزبوونەوەیە. هەرێمی کوردستان لەکوێی ئەم ئامارانەیە ئایا ئاماری دانیشتوان لە هەرێمی کوردستاندا ڕووی لە بەرزبوونەوە کردووە و هۆکار و کاریگەریەکانی گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆرە ڕۆژان فەریدون مامۆستای زانکۆ. فەرموون دکتۆر. بانی باش زۆر بەخێر بێیت دکتۆرە سەرچاوم بەخێر هاتیت. ساڵی بە دکتۆر بەخێر بێیت. فەرموون. دکتۆرە بەخێر بێیت. بانی باش دکتۆرە ڕۆژان بەخێر بێیت. دکتۆرە بە دیاریکردنی ڕۆژەکە دەست پێ بکەین. هەموو 11 تەمووزێک دیاریکراوە بە ڕۆژی جیهانی ژمارەی دانیشتوان. دیاریکردنی ئەم ڕۆژە ئامانج لێی چییە؟ بەڵێ خۆی ئێمە ئەگەر دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم سوپاستانەکەم کورسات دایمەن تەکی دەکاتەوە لەسەر کێشە ژینگەیەکان لەسەر ئەو بارودۆخانی کە ئێستا لە جیهانە ئەگوزەرێ. ئەمڕۆ کە دیاری کراوە بۆ ڕۆژی جیهانی دانیشتوان طبعاً کۆمەڵێک لایەن لە خۆیەگرێتەوە لەبەرەوەی مرۆڤ چەندێک ژماری دانیشتوان زیاد بکات لە هەر شوێنێک بێت لەسەر ڕووی زەویە کەواتە پێداویستەکانی زیاترە بێت و ئیش لەسەر ئەوە ئەکرێت کە تاکەکان تەنها لە ڕووی ژمارەوە زیاد نەکەن بەڵکو لە ڕووی کواڵەتی کەسەکانەوە ژمارەیان زیاد بکات. یعنی توانای تاک چەندێکە لەو کۆمەلگایەیە و چەندێک ئەتوانێت کاریگەر بێت لە کۆمەلگاکەیە بۆیە جەخت لەسەرەوە کرێتەوە کە ئیش لەسەر تەنها ژمارە نەبێت وەکو عادەت بەڵکو ئەمە زنجیرەیەکە بە دوای خۆیان کۆمەڵێک کێشەی تر دروست دەکات. طبعاً بۆیە ئەم ڕۆژە دەستنیشان کراوە هەتاوەکو بتوانرێت تەکید بکرێتەوە لەسەر هەم تاکی بەبەرهەم و هەم تاکێک کە دروست بێت تەندروست بێت و هەم بتوانێت لە ڕووی کواڵەتی و تاکێکی کاریگەر بێت لەسەر ژینگەکەی. زۆر باشە دکتۆر ڕۆژان بکمان ئەزانین ساڵانە ژمارەی دانیشتوان بەردەوام ڕوو لە زیادبوونە. ئەم زیادبوونی ڕێژی ژمارەی دانیشتوانە چ کاریگەریەکی لەسەر زەوی بە شێوازێکی گشتی؟ بەڵێ طبعاً ئەم بابەتە زۆر فراوانە زۆر هەڵەگرێت. ئەوەی کە ئێمە ئەمڕۆ زیاتر ئەمانێ باسی لێ بکەین ئایا ڕۆڵی مرۆڤ لەسەر زەوی چییە؟ طبعاً لەسەر ئەگەر ئێمە لە چەندایەنێکەوە سەیریکەین لە ڕووی مرۆڤایەتیەوە مرۆڤ ئەبێت پەروەردەیەکی وا پەروەردە بکرێت کە تاکێک بێت دۆستی مرۆڤ بێت یان بیرکردنەوەیکی مرۆڤانەی هەبێت و ئەگەر لە ڕووی دینیەوە سەیریکەین ئێمە وەک جوانترین دروستکراو لەسەر زەوی دانراوین و بەرپرسیارەتێکی گەورەمان لەسەر شانە ئەوەیەکە هەست بە بڵێ پرسراوێتی بکەین بەرامبەر بە هەموو بوونەوەرەکانی کە لە دەوروبەری ئێمە هەیە و ئێمە بۆ خزمەتی مرۆڤایەتی بۆ خزمەتی زەوی لەسەر زەوی دروستکراوین نەک بەڕاستی بۆ وێرانکردنی. لەبەرەوە سیرەکەین ئیشی مرۆڤ لەسەر زەوی زۆر قورسە بەرپرسیارەتێکی زۆر گەوری لەسەر شانە. ئێمە چۆن بتوانین ئەم بەرپرسیارەتی هەڵگرین کاریگەریەمان هەڵگرتووە زۆر قورسە وەڵامی ئەو پرسیاری تۆ لەبەرەوەی لە هەر شوێنێکی سەر زەویە ئەگەر سیر بکەیت چەندێک ئەو کەسانە هەست بە لێ پرسراوێتیەکەن لەسەر هەڵگرتنی ئەم بەرپرسیارەتیە بەڕاستی من تەسەور ناکەم توانی بێتمان. باشە دکتۆر ڕۆژان ئەو بەرپرسیارەتی کە لەسەر شانی مرۆڤ بەرامبەر بە زەوی چییە بۆ منە ڕۆڵی مرۆڤ چی ئەبێ لە پاراستنی زەوی و ژینگایە بەگشتی؟ بەڵێ خۆی ئەوەی کە خاڵی گرنگە باسی لێوە بکەین ئێمە چ ڕۆڵێکمان هەیە لەسەر زەوی لە ژینگەیە بەبوونی ئەو پێشکەوتنی کە مرۆڤ بە بەردەوامی طبعاً مرۆڤ ناوەستێت چکە تۆ کە ئیشی تۆ لەگەڵ ڕۆبۆتانیە ئیشی ئێمە لەگەڵ تاکێکایە کە بە بەردەوامی لە پێشکەوتنە بە بەردەوامی مێشکی لە گەشەکردنایە تەکنەلۆژیا ڕۆڵێکی زۆر گەورە ئەبینێ لەم پێشکەوتنەیە. بۆیە ئەگەر بڵین ڕۆڵی ئێمە بە تەواوەتی لێرەیە چییە؟ ئەوەیە باڵانسێک ڕابگرین لە نێوان پێداویستیەکانی ڕۆژانی خۆمانە و ئەوەی کە لە پاشماوەی مرۆڤ ئەمێنێتەوە جارێکی تر چییە؟ ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەڕاستی ئێمە ڕۆڵمان چییە لێرەیە؟ چەندێک بەکارەهێنین چەندێک بەرهەم ئەهێنین
بۆیە کاتچی کاتێک مرۆڤ توانی ئەو باڵانسەرا بگرێت لە نێوان بەرهەمهێنان و بەکارهێنانیە ئەوە ئەتوانین بڵین تاکێکە بەڕاستی هەست بە لێپرسراوێتیەکە ببورنوە تاکێکە توانیوێتی ڕۆڵی خۆی ببینێ لەسەر زەوی ڕاگررتنی ئەم باڵانسەش بە دوای خۆیان زنجیرەیەک گۆڕانکاری دروست کردو لەسەر زەوی یەکەمیان ئەوەیە کە ئێمە لەسەر زەوی لە ڕووی ژینگەییەوە چ ڕۆڵێکمان هەیە پێداویستی ڕۆژانەی ئێمە چییە؟ لە خۆراک لە ئاو لە خواردنەوە با بڵین لە شوێنی نیشتەجێبوونمان لە بەکارهێنانی تەکنەلۆژیاکانی دەوروبەرمان ئەمانەوێت بەکاریان بێنین ڕۆژانە کامانن و دوجار ئەمانە جارێکی تر ئەبنەوە بە سەربار لەسەر زەوی ئایا ئێمە حسابی ئەومان کردووە ئەوەی کە بەکارهێنین و دوایی کە بێتەوە بە پاشماوە چۆن چارەسەرەکرێت چی لێ بەسەریێتەوە ئەگەر چەندۆرە ئەم گفتوگویانی کە باسیەکەین تاکی کورد لەکوێی ئەم گفتوگویانەیە ئایا تاکی کورد تاکێکی بەرهەمهێنا و شوێندەستی بەباشی ئەمێنێتەوە لەسەر زەوی بۆ داهاتوو یان تاکێکی تەنها بەکارهێنا ئەکەوێتە سەر ئەو باڵانسی کە ئێمە لە ڕووی ژینگەیی و دروستمان کردو لێرەیە ئێمە ئایا توانیمانە ئەم باڵانسەڕا بگرین یاننا خۆی ئەوە خاڵێکی زۆر گرنگە ئێستا لە هەموو جیهانە مرۆڤ بەکاربەرەکان زیاترن لە بەرهەمهێنەرەکان بۆیە تاکی ئێمە بەگشتی تاکێکی زیاتر بەکاربەرین ئەگەر هەر سەیری بەکارهێنانی تاک خۆمان بکەین ڕۆژانە چەندێک خۆڵ و خاشاکمان هەیە لە دوای خۆمان چەند هەوڵمان ناوە بڕی ئەم خۆڵ و خاشەکە کەم بکەین و یانی ئەمە بەسیترین نمونەیە کە ئێمە ئەگەر قسەی لەسەرکەین لە ڕووی کە ئێمە تاکێکی بەرهەمێنین یا تاکێکی بەکاربەرین بۆیە ئەم باڵانسە بڕیارەدات کە ئێمە چیمان کردو لێرەیە لەکوێی ئەم باڵانسەیەین من دایمە وا سەیریەکەم طبعا لە هەموو دنیا ئێستا ئیش لەسەرەواکرێت ڕێژەی بەرهەمهێنا بەکاربردننی ئەم کەلوپەلانەکە لە دەوروبەری ئەمە هەیە کەم بکەینەوە بۆ ئەوی بتوانین بڕی کاربۆن دایۆکساید کەم بکەین بڕی دۆمۆکسیدی کاربۆن کەم بکەینەوە لەسەر زەویە چونکە ئەو خاڵانەی کە UN ئێستا تەکیدی لەسەرکاتەوە کۆمەڵێک خاڵن کە هەمویان پەیوەندیان هەیە بە بەکارهێنانەوە مرۆڤ ئەتوانێت چی بەکاربێنێت ئەتوانێت چۆن ئەم بەکارهێنانانی کەم بکاتەوە هەتاوەکو فوتپرنتی خۆی یاخود بڕێن بەرهەمهێنانی گازی CO2 لەم ڕێگەیەوە کەم بکاتەوە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی کەمکردنەوەی بەکارهێنانەکانی خۆیەوە ئەگەر سێری تاکی کورت بکەین و حسابی ئەو بکەین طبعاً ئێمە داتای مەزبوطمان لەو بارەیەوە لە ڕووی بەرهەمهێنانی CO2 لە بەردەستانیە سەراحەت لەبەر چی لەبەروی مەحەطاتی تەواومان نییە بەڵام ئەگەر سێری هاوڵاتیەکی تاکێکی عراقی بکەین ساڵانە نزیکەی 4 تەن گازی CO2 بەرهەمهێنێت لە ڕێی چیەوە لە ڕێی هەناسەدانیەوە لە ڕێی بۆ نمونە ئەو مەعاملانی کە لە شارەکانە هەیە لە ڕێگەی مەسفاکانی نەوتەوە لە ڕێگەی بەکارهێنانی ئۆتۆمبیلەوە کە بەکارهێنین بۆیە ئەو سەرچاوانین چین کە ڕێژەی CO2 زیادەکەن هەتاوەکو ئێمە تەکیدکەینەوە لەسەروی چۆن بتوانین دای بەزەنینەوە یعنی ئێمە بۆ بە گۆڵێکی جیهانی چۆن ئیشکەین لەسەرەوەی دابەزاندنی ئەم بڕی بەکارهێنانەکانمان کەم بکەینەوە بۆی ئەو باڵانسە ڕابگرین بۆیە وەختێک کە بڕیارین تاکی کورت لەکوێی ئەم باڵانسەیە تۆ توانین کەمکردنەوەی بڕی بەکارهێنانە بە چێ بە دکتۆر ڕۆژان چۆن بتوانین ئەم بابەتە پێڕاو بکەین خۆی گرنگترین حاڵ ڕۆشنبیری تاکە تاکی ئێمە چەندێک ڕۆشنبیرە لەسەر بەکارهێنانەکانی دەوروبەری خۆی وەختێک کە هەر کەلوپەلێکی بەکارهێنا زۆر باشە تۆ توانی ئاوکە بخۆی تۆ بگومان گرنگە هەموو ئەو بابەتانی کە لە بەردەستی ئێمە تۆ بتوانیت بەکاریان بێنیت بتوانی زانیاری تاو تەبێ لەسەری چونکە ڕەوەند بەڕاستی ئەگەر تۆ زانیاری تەبێ لەسەر ئەگەر هەر زۆر نەڕۆین دەبەیەکی پلاستیکی کە ڕەنگە ڕۆژانە زۆری نەمان بەکاری بێنین ئەو وەختە هۆشیاری تەبێت ئەزانیت کە ئەم دەبە پلاستیکە چەنەها ساڵی پێویستە تا شێبێتەوە لەم زەویەیە بەڵام ئەمە پێویستی بە هۆشیاریە اینجا مەسەری ئەم هۆشیاریە هەنگاوێکی زۆر دوور و درێژە مەرج نییە لە یەک شوێنەوە تۆ تەرکیزکەیتە سەری بەس چۆن بتوانین ئەم هۆشیاریانە زیاد بکەین ینی سنتەرە پەروەردەیەکان ئەتوانێت بەشدار بێت کەناڵەکانی ڕاگەیاندن چۆن بتوانن تەکیز لەسەرەوەکەنەوە کاتێک کەسێک مۆبایلێک بەکارهێنێ پاشماوەی ئەم مۆبایلە چی و چیە لە چی دروست بۆ یەکەم جار و بۆ چەند ساڵ ئیدامەی هەیە تۆ توانی بەکاری بێنیت و چۆن ئەتوانیت دوایی ئەم پاشماوانە چی لێ بەسەریت یعنی بەداخەوە ئەگەر من بێمە سەر ئەو حساباتە چۆنی ئێمە بتوانین ئەم باڵانسە ڕابگرین بە حسابی ئەوە بکەین ئایا پێکهاتی ئەم مۆبایلە پێکهاتی ئەم کۆمپیوتەرە پێکهاتی هەر ئامریکی ترکە لە دەوروبەری ئێمەیە دوجار چۆن لە ناو
کوردستانە یا بڵین لە عێراقا ئەم مادانە بەکار سوودیان لێوەرەگیرێتەوە بەکاریان هێنینەوە جارێکیکە چونکە چەندێک تۆ بچێتەوە بواری بەکارهێنانەوە کەواتە ئەوە نەتوانیتە باڵانسەکە ڕابگریت ئایا تۆ ماناخیتەوە بواری بەکارهێنانەوە یان نا خۆی ئەوەیە کێشەکەی ئێمە چەندێکمان گرفتی وڵاتی ئێمە بەگشتی ئەوەیە چەندێک پیسبوونمان هەیە چەندێک کێشەی ژینگەیمان هەیە بەڵام مقابلی ئەوە بەرهەمهێن نین باشە دکتۆرە شتەکە پاتۆزێک سادە و بچووکتر بکەینەوە با خێزانێکی کورد بە نمونە بێنینەوە لە کۆمەڵگەی کوردیە ئەگەر خێزانێک لە کۆمەڵگەی کوردیە توانای بەخێوکردنی دوو مناڵی هەبێت باشە بەڵام ئەم 5 مناڵیە بێت بەردەوام قسەیەکە ئەکەینەڵێ خوا ئەیژێنێ ئەمەش کاریگەری نابێت لەوەی کە ڕێژەی دانیشتوانمان زیاکات بەڵام بەو کوالێتی نییە کە تۆ باسیەکەیت بەڵێ بێگومان طبعاً تۆ چونکە ئەم خێزان پەروەردەکردن وەک خۆراک وایە یعنی تۆ خۆراکی مێشک و خۆراکی حتا دایک و باوک خۆی چەندێک توانای هەیە لە پەروەردەکردنە بە گوێری ئەو گۆڕانکاریانی کە لە سەردەما ڕوو ئەیات و ئەبێت هۆشیار بین یعنی زۆر جاربیر لەواکەن و دایک و باوەکان لە پێشکەوتنی تەکنۆلۆژیایە ئەبێ بترسین لەوەی کە دوا نەکەوین هەتاوەکو نەکەوینە دوای جیلەکانی دوای خۆمان ئاگادار نەبین لەو پێشکەوتنی کە دروستە بێت بۆیە بتوانین ئەم هۆشیاریە بگەینین بەنەوەکانی دوای خۆمان بتوانن ئەوان بە هۆشیاری و مامەڵە لەگەڵ و کەلوپەلانەیە بکەن بۆیە کاتێک تاک ئێمە لە ڕووی ژمارەوە زیایەکەین لەوانەیە لە هەندێک لایەنی ترەوە ئێمە بۆ ئێمە باش بێ بۆ ئێمەی کورد وەکوونەتەوە بەڕاستی کە ئێمەیەکە ئێستێکێکە لە گرفتەکان کە ڕوبەڕوویە بینەوە بەڵام لەو حاڵەتەیە پێویستمان بەوەیە کە ئەم تاکانەت تاکێکی بەرهەمهێن بن لە کۆمەلگایە تاکێک بنجێ دەستیان لە کۆمەلگایە دیار بێت باشە دکتۆرە شتێکی ترمان هەیە ڕانەگرتنی هاوسەنگیە بۆ نمونە لە نێوان شار و گوندەکانە شارەکان چەندین توێژینەوەی لەسەرکراوە کە شوێنێکی گونجاو نییە بۆ ژیانکردن لە ڕووی تەندروستیەوە گوندەکان بە پێچەوانەوە شوێنێکی زۆر گونجاوە لە ڕووی تەندروستیەوە بۆ ژیانکردن و هەوایەکی پاکی هەیە بەڵام ئێمە نەمانتوانێت ئەمە هاوسەنگیە ڕاگرین زۆر لۆدێکی زۆر لەسەر شارەکانە بەڵام بە پێچەوانەوە گوندەکان چۆڵەکرێت توێنە ناو شارەکان ئەماکەتی سەر و خزمەت گوزارانی کە پێشکەشی گوندەکانەکرێت تۆ چین ئەو ئیغراعاتانی ئەو پشتە سەرنجڕاکێشانە چین کە تۆ ئەتوانی وا بکەی خەڵکی گوند بگەڕێتەوە بۆ گوندەکان یعنی ئەمە کێشەیەکە بە تایبەتی لە دوای ساڵی تەسەوەرەکەم لە نەوەتەکانە شەپۆلێک هەبوو بۆ گەڕانەوە بۆ گوندەکان لە دوای ئەوە ئەم شەپۆلە پێچەوانە بۆەوە ئێستا خەڵک گوندەکان بەکارهێنێ بۆ لایەنی تەرفیهی خۆی یعنی کاتێک وەختێک ئەوێ پشوویەک وەرگێت ئەگەڕێتەوە بۆ گوندەکەی خۆی چی وای کردو کە گوندەکان چۆڵ بکرێن ئێمە بێخ ئەوە بکەین بەس خاڵێکی سەرەکی بۆ گوندەکان چۆڵەکرێن جارێ یەکەم شت ئەوەی کە ئەپێ لە گوندەکانە هەبن چین خاڵی یەکەمەوەی کە کشت و کاڵکردن لە گوندەکانە هەبێت بووی تۆ خەڵکی گوندەکان جارێکی ترکیتەوە بە تاکێکی بەرهەمهێن وانە نەک بکەی بە تاکێکی بەکاربەر عادەتەن تاکی شارەکان تاکی بەرهەمهێن نین لە ڕاستیە ئێمە تاکێکی لە باری خزمەت گوزاریە کارەکەین تاکی بەرهەمێن ئەوانن کە حسابی ئەوە بکەن چی بەرهەم ئەهێنرێتەوە لە گوندەکانەوە یێتەوە بۆ شارەکان ئێمە بەکاریان هێنینەوە جارێکیکە بۆیە ئەوەی کە گرنگەش ئێمە گوندەکان بکەینەوە بە گوندێکی کشت و کاڵی سەرقاویان کەینەوە بە کشت و کاڵکردنەوە تا ببنەوە بە کۆمەلگایەک ئەمان ببن بە بەرهەمێن ببنەوە بە خۆراک بۆ شارەکان کەواتە لە ڕابردووە کە بۆ شێوازە بووە ژیانی ڕابردوو باشتر بووە بێگومانی هەم لە ڕووی تەندروستیەوە و هەم تۆ لە ڕاگررتنی ئەو باڵانسی نێوان شار و گوندەکانەوە چۆن بتوانین ئەم باڵانسە بهێڵینەوە ئەوەی کە تۆ بە بەردەوامی خەڵک هان بدەیتەوە بۆ گوندەکان هاندان تەنها بەوتن نابێت بەڕاستی هاندان بەکارکردنە بێت وەختی کە کەسێک ئەچێتەوە بۆ گوندەکەی خۆی بیر لەوە نکاتەوە کاتی قوتابخانەی مناڵەکەی بێت لەکوێ پێداویستیەکانی مناڵەکەی دابین بکات چکە ئێستا ئەویش پێداویستیەکان و ئیغراعاتی تاکە کەس گەیشتە ئەو قۆناغی حسابی خۆیە کابێ منیژک و کەسێکی شارەکە بژیم بەڵام ئەبێت کواڵیتی گوندەکان لە ڕووی دیزاینکردنەوە دۆستی ژینگە بن نەک تۆ بی شارێک لە ناو گوندێکا دروستکەیت یان سفەتی گوندەکان بێنی تۆ بۆ ناو شارەکان ئێستاوای لە هاتووە دکتۆرە پێت وایە ئێستاوای لە هاتووە شارە لە گوندەکانە لە بروی کە تاکەکانمان هۆشیار نین یعنی لە بەکارهێنانی ئەو شتانی کە لە دەوروبەریا هەیە لە هەمان کاتدا بەرپرسیارەتەکانی حکومت ئەبێ لەو ئاستەیە بێ کە پێداویستەکانی گوندەکان بۆ گوندەکان دابین بکات کە گونجاو بێ بۆ ئەو ژینگەیە باشە دکتۆر ڕۆژان ئێمە بۆ زۆر بابەت سوود لە ئەزمموی وڵاتە پێشکەوتەکان و وڵاتانی جەرەوە وەرەگرین بۆ ئەم بابەتی کە ئێستا تاوتویەکەین ئەوان چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەیەکەن ئێستا هەموو جیهان لەژێر سەقفێکا ئیشەکان پیانەوترێت Development Sustainable Goals UN دایناوە ئیش لەسەر ئەو گۆڵانە ئەکات طبعاً مودەیەکی زەمەنی دیاری کردووە تا ساڵی 2030
وخۆشبەختانە طبعاً ئێمەش لەنا ئەو گۆڵانەیەین کە بێتە بیرم لە 2014 پارێزگای سلێمانی ئەو کاتە ئیشیان لەسەر ئەوە کرد بۆردێکیان دروست کرد هەتاوەکو هەموو مؤسسە حکوومیەکان تایە بەشدار بن تەنانەت بە NGO-کانیشەوە چۆن ئیش لەسەر ئەم گۆڵانە بکرێت بۆ چونکە گۆڵەکان ئیش لەسەر چیە کات حەڤە گۆڵی دیاری کردووە لەو حەڤەیە چەند گۆڵێکیان زۆر ڕاستەخۆ پەیوەندی بە ژینگەوە هەیە و زۆرینەی گۆڵەکان پەیوەندی بە دانیشتوانەوە هەیە لەوانە لە ڕێگەی یەکسانی تاکەکانەوە لە ڕێگەی دابینکردنی خۆراکەوە لە ڕێگەی نەهێشتنی هەژاری و برسێتیەوە کارتی تەندروستیە بەڵێ بزەبت لە ڕووی هێڵسەوە تۆ چۆن ئەتوانیت ژینگەیەکی تەندروست دابینکەی و چۆن بتوانین لەگەڵ بارودۆخە ژینگەیە نەخوازراوەکان بەتایبەتی لە ڕووی کلایمەتەوە لە ڕووی کەش و هەواوە چۆن بتوانین ئێمە لەگەڵ ئەم بارودۆخانەیە بڕکەین نکاتێک نمونونەکان باسەکەین وڵاتانی دەرەوە چۆن ئیش لەسەر ئەماکەن تۆ دایمەن ئەبێت ئیش لەسەر ئەو وڵاتانە بە نمونە وەربگریت کە لەگەڵ ژینگەی کۆمەڵایەتی و ژینگەی سروشتی ئێمەیان گونجاوە یعنی من ناکرێت ژینگەیەکی هەم کۆمەڵایەتی و هەم سروشتی دۆلی ئەسکەندەنافی سویدە نەرویجە بهێنم بۆ ئێری بگونجێنم بۆ ئەبێ بزانم ئایا ژێرخانی ئابووری ژێرخانی مرۆیی ئەم وڵاتەی من گونجاوە بۆ ئەم بارودۆخە کاتێک کە من هەڵێ بژێرم تاکی کۆمەلگای منم تاکەکانم ئامادە کردووە بۆ وەرگرتنی ئەم نمونانە بۆی ئەمە زۆر گرنگە ئێمە تەکیدی لێ بکەینەوە ئەو نمونانی کە ئەهێنرێت جێبەجێکرێت پێویستە نمونەیەک بن لە ناوخۆی خۆمانە بن و نمونەیەک بن بۆ لە تاکەکانی خۆمانەوە هەڵقوڵا بێت سەرکەوتنی ڕێژەی سەرکەوتنی زیاترە وەک لەوەی کاتێک نمونەیەکی دەرەوە ئەهێنم یعنی من زۆر نمونەم لەلایە لەسەر ئەم بابەتە بۆ نمونە کاتێک کە تۆ ڕۆکێک ئەهێنیت ژینگەی ئەم وڵاتە نییە لە ئەستاهی ئێمە نییە ژینگەی سروشتی ئێمە نییە ئەهێنم سێرەکەم دوای مودەیەک سەرەکەم نەجاحەتی نەهێناوە بۆ چونکە ئەوی شۆک و تاکی کۆمە ئێستا شتێکی بۆ ژینگەی خۆیە یعنی ئێمە مرۆڤی ئێمە شتۆک لە پڕێکا لە ژینگەیەکی کۆمەڵایەتی ئێرەوە دووری بخەرەوە بیکە لە ژینگەیەکی کۆمەڵایەتی نامۆوە ئایا چەندێک ئەتوانێت خۆی بگونجێنە لەگەڵ ئەو ژینگە مرۆی کۆمەڵایەتیەوە نیە بۆیە هەمان ئەم شتە بۆ ژینگە سروشتێکەش گونجاوە بۆی کاتێک ئێمە نمونەیەک وەرەگرین ئەبێت هەمان ئەو نمونانە بێت کە هاوشێوەی بیرکردنەوەی کۆمەلگای ئێمە بێت چۆن ئەمە دروست دەکرێت تۆ توانی لە ڕێگەی پێش هەموو شتێ داتاوە کۆکردنەوەی داتاکان زۆر گرنگە کە ئێمە لاوازێکی زۆرمان هەیە لەم لایەنەیە و ئیش لەسەر چ لایەنێک ئەکەیت ئەبێت هاوڵاتی ئەو جێگەی بینیتە ناو پرۆسەکەەوە بووی ئەوان بیکەن بە مڵکی خۆیان کاتێک بیکەن بە دەستکەوتێک بۆ خۆیان هەوڵەیات لە سەرکەوتنی پرۆژەکەی تۆیە بۆ چونکە هەستەکە خۆی خاوەنێتی ئەڵێ منیشی بەشداری پێکردووە لە دەنگدان بەم پرۆژەیە و تۆ لە تاکی کۆمەڵگەکەی خۆتەوە ئەزانیت کێشەکەی تۆ لێرەیە چییە و چارەسەر لەو وەرەگریت یعنی بۆ نمونە ئەگەر ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین چۆن خاکی ناوچەیەک بپارێزین بۆ بەرهەمهێنانی ڕۆکی چۆن بتوانین ڕۆکی ناوچەیەک بپارێزین یەکەم کەس ئەبێ کە قسەی لەگەڵاکی کێ ئەوەیە کە پەیوەندی بەو ڕۆکەوە هەیە کەواتە جوتیارەکانمانن وانە خەڵکی گوندەکانمانن چۆن خەڵکی گوندەکان بەشداری پێکەی لە بڕیاردان ئەبێ خۆیان بینیت بیانکەی بە خاوەنددارێتی لەو پرۆژەیە کەواتە خۆیان ئەبن بە بەشێک لە پارێزگاریکردن لە پرۆژەکەیان ئەمە خاڵێکی زۆر گرنگە لەمەوە هۆشیارە بێت لەسەرەوەی کە چۆن کشت و کاڵ دەست پێ بکاتەوە چۆن بگەڕێتەوە بۆ گوندەکەی چۆن خاکەکەی خۆی خۆش بوێت بۆیە ئەم میکانیزمانە یعنی ئەمانە پرۆسەی دوور و درێژن سەراحەت ئەبێت کەواتە نەفەس درێژ بێت ڕێژەی دانیشتوان زیاد ناکرێت ساڵانە بەڵکو لەگەڵ ئەوەیە ئەگەر ڕێژەی دانیشتوانی زیاد بکات تاکێکی کوالەتی بەرهەمەهێنێت و کەسێکی بەرهەمێن بێگومان یعنی تۆ ئێمە ئیمش لەسەر تەنها لە ژمارە نەکەین وڵاتانی ئێمە بەڕاستی لە ڕووی ژمارە و ئیستقرارێتی تیانە لەبەروی تۆ بەردەوام حاڵەتی کۆچکردنە هەیە ئەگەر دیقەت بین ئێمە لە ساڵانی پێشوە کۆچێکی زۆرمان هەبوو لە باشوور و ناوەڕاستی عێراق و بەرەو هەرێمی کوردستان ئێستا وردە ڕێژەکە پێچەوانە ئابێتەوە سێرەکەین لە خەڵکی ناوچەکانی باشوور و ناوەڕاست ئەبێ بواریان بۆ فراهەم بکرێنەوە بگەڕێنەوە بۆ جێگاکانی خۆیان هەتاوەکو لەم ڕێگەیەوە ئێمە ئەو باڵانسەرا بگرین لە ژماری دانیشتوانە تاکێکی بەرهەمهێنمان هەبێت و تاکێکمان هەبێت لە ڕووی پاڵەتی و کواڵەتیکی بەرزیشی هەبێت باشەوەکو کۆتا پرسیاری من
بۆ هەژارترین یان برسیترین وڵاتەکان ئەو وڵاتانن کە ڕێژەی دانیشتوانیان زۆر بەرزە لەبەرەوەی لە ڕووی نەیانتوانیوە ئەو باڵانسە ڕابگرن لە ڕووی بە هەم بەرهەمهێنانەوە و هەم لە ڕووی ژمارەکەیانەوە و لە ڕووی هەم ژمارە و عەدەد و هەموو کوالیتی تاکەکان کە باسیەکەین. ینی ئەو باڵانسڕاگرتنە بەڕاستی ئیشێکی زۆر قورسە بۆی تۆ بتوانیت لە ڕووی ئیکۆسیستمەوە لە ڕووی باڵانسی ژینگەیەکەتەوە بتوانیت ئەو سیستمە بە هاوسەنگی بهێڵیتەوە. یعنی کاتێک کە تۆ توانای ژیاندنیت دە منداڵت نەبێت کەواتە پێداویستیەکان لە ڕووی ژینگەیەوە ناتوانین دابینکی بۆ ئەم دەکەسە. بۆیە هەژارترینی وڵاتەکان دائیمەن ئەوانن کە ژمارەکەیان زۆر زۆرە و ئەمە نسبیشە ینی مەرجنیە ئەم شێوەیە 100% بەو ستاندار دەبێت کە جەنابەت باسیەکەی لەبەرەوەی وڵاتانی تریشمان هەیە هەم ژمارەکەشی زۆرە بۆ نمونە سین هەم ژمارەکەی زۆرە بەڵام کوالیتی تاکەکان لە ڕووی فکریەوە و لە ڕووی ڕاگررتنی ئەو باڵانسەوە ینی وڵاتێکی کوسین منافەسە لەسەر هندستان لەسەر میسر لەسەر هندستان لەسەر مصر لەسەر بەنگلادیش بۆ نمونەگەر تۆ باسی کەیت وڵاتانی لەو جواتە زۆرینە هەژارترین و برسیترینەکان ئەوانن کە ژمارەیان زۆرە بەڵام تۆ چۆن ئیش لەسەر ئەم کوالیتیە ئەکەیت وڵاتێکی کوسین کاتێک ئیش لەسەر ئەوواکە کە 0 پوینت پاشماوەی هەبێ ینی ئەو پاشماوانی کە لەم وڵاتەیە ئەمێنێتەوە دوایی بکرێتەوە بە سفر تۆ حسابی بکە مۆبایلەکەت کاتێک چەندێکی تر بەکارهێناوە تاقەت لێچێت دوای چەند مانگێک دوای چەند ساڵێک ناتەوێت فڕی ئیت هیچ پاشماوەیەکی لێ نەمێنێتەوە. ئەمە کوالیتێکی بەڕاستی لە ڕووی ئیداری و زۆر گرنگە لە ڕووی بەڕێوەبردننی ئەم پرۆسەیەوە زۆر ئیشێکی قورسیەوێت و هیچ پاشماوەیەکی کەلوپەلی بەکارهێنراوی ڕۆژانەیان نامێنێتەوە ئەبێتەوە بە سفر جارێکی تر ئەچێتەوە سەر پرۆسی بەرهەمهێنان کەواتە ئەم باڵانسە گرنگە لە ڕووی هەم ژماری دانیشتوانەکەەوە و لە ڕووی هەم پێداویستیەکانی خۆیانەوە چونکە ئیخراعاتەکان زۆرن و ئەبێت مرۆڤ فێری ئەوە ببێت بە گوێری پێداویستیەکانی خۆی بەکار بهێنێت هەتاوەکو بتوانێت بیر لەو باڵانسی کۆتایی کاتەوە دوجار ئێمە هەمومان لە یەک مەحەتەیان لە یەک وێزگەین چۆن ئەتوانین ئەم وێزگەی بە باڵانس بهێڵینەوە پرۆسێکی دوور و درێژە کاری حکومەتە کاری تاکە کەسە کاری ڕاگەیاندکارەکانە ئیش لەسەر ئەمە بکەن چۆن بتوانین ئەم باڵانسە بە هاوسەنگی بە هەم لە ڕووی ژمارەوە و هەم لە ڕووی کوالیتیەوە بهێڵینەوە. زۆر باشە دەست خۆش بێت دکتۆر ڕۆژان سپاس بۆ زانیاریەکانمان دووان کردیت دەست خۆش بێت دووبارە.